السلام عليكم جماعة. بس شاشة سالكة. دانج دانج مظبوطة. من جيارينات في دقة. چێشەی استەرزانی باشە تا ئێستا مەزبووتە. دەست بە یاریگری. سلااو لە توش کاکە ژیاری جان بەخێر بێ. دەست بەگەمەکی سۆڵۆ بکەین جارێ چەندە خراپ شنگایی بەشی زۆر خراپە. زۆگەمەی یاری وارزۆن نەکردیان. هەڵە جەماعەت شێرە لایڤێک بکەن و لایکی لایڤەکەش بکەن لای خۆتان وەکو پشگیرێک لە بۆ ئێمە. ئەگەر کێشەی دەنجی هەیە پێم برن لێرە. ئێستا دێمۆلێک دەکەم. هاتینەوە. سلااو لە کاکە ڕەزوان، سلااو کاکە ڕێکار، بەخێر بێن هەمووتان. Get yourself sorted. We'll be deployed shortly. Enemy dropping into the AO. انشاءالله ماوەشکە فەیسکامیش دادەنێن بەڵام جارەیە مەجال
على العين كما كان قال عشان قاعد يشتغل اخوي استبليت ساسني نازم مثلا استيك اخي ذاك برسيم سيصد بازا دولار Fight to earn redeployment. You win this fight and you return to the front line. But if you lose, you're done here. Time to earn your freedom, soldier. مشاهد بكين قيتك كم تركم مباشر دي بابزان ناقمي جوانتر ديار دبيت ناقمي باشا يعني حاليا ان شاء الله تدوري ساعات يغزني دوازة لايفي بردام دي Check your gear and weapons. Planes are making ready for deployment. Hostile dropping into the area. Watch the skies. Warm-up's done. Time to kick this off. استلا عليه باش بيتن باوندا بس بيتن كم ترى كله يستدعي طاوي Gas is approaching your position. Move to the safe zone. زي ابراهيم يكون عايش ليه لكن من لاجي هي كمان نظام خينا مكملة باندي لسه نسينا وقلاتي
گەمەچ خۆشە وارزۆن لە گەمەکانی کە بەم خۆشتر لە پۆبجیوانە ئێستا نەسەنە جار بەرا پۆبجی شتێکی دەکەم بەس زۆر نا شی جاران تااقەتم لێی نەمایە دەرچوینەوە جار سلااو لە توش بیبی لاخ کوردێک سەرشتشی ئەوخایە نازم ئەوتە بۆ تاتی مشکلەکەم زارتەوە شارەزای ماپەکەی نیم ینی هەموو جیەکان شارەزانیمە دەبی گەمەچی زۆری لێ بکەمەتە شارەزانن لەگەم ئۆنلاینەوە مشکلی ئەمەیە هیچی لێ نەما بچینەوە خوارێ هاکەم جانەگەر لە ناو لایوی لە مەسنجەری ئایدی خۆتم لەو بنێرە ئەگەر وارزۆین دەکەی پێکۆ دێنەگەمێ دەبڕ خوارێ نێتە گول لە پێنەکەی ناستە خوارێ باکو لە پشتۆ بوو دەنجیز نەدات لەکنەم سڵاتی ئەسکو سڵاو لە توش یاڵا جەما سەر و لە لای خۆتان لایکەچی لایڤەکەی بکەن و شێریشی بکەن لە بۆ هاوڕایانتانی بنێرن و باوانش بێن و لایڤەکەیان دەگەرم بیگەرم جار دەستم سار دەگەمە پێ ناکرێ زەمان دەگەر فۆڵۆی ئینستاگرامەکەشتان نەکردیا بڕۆن فۆڵۆی بکەن و ئینستاگرامەکەم بەناو ئیسماعیل ئاسۆ ئۆفیشەڵ ئێوەروە سناپچاتەکەشم ئیسماعیل 24 ئەگەر هاتان نەکردیمە بڕۆن هاتیکە ئەوی سەبسکرایبشی نەکردێت کە سەبسکرایبی چانەڵکە دەبی نەکەن و لە بەوەی ڤیدیۆی ناوازە و شتی تازە و بڕگەی تازەمان لە ڕێیە کە بە تەمای نەداینەی بەڵام جارە پێتان نارێن بەرگەکان چییە چکە پلانم دوودانە بەڵام جار تاکی نیمە ئایا سەردەگری یاننا حەزم زۆر خاوەتم لەکردن نازانم لەبەر چییە وڵی خۆمت هەلێرە های خۆی دادە بڕۆی چینە چێندرا جارە ئەزم
دەستم زۆر دۆخاوە. ئەوەی مشکلە جارێ تەواو فێرە سێتینگەکەی نەبوو مەشارەزەی تاوای سێتینگی هەش نییە یاسادەکەم کودانێ ناولایە کەسی لێ جارێ بەشک شتێکمان بەدەست دەکەیت هەر لەگرینە ئۆزە چینەشە هەریگە سانگولای اسمها كفرت سريدة والله بداخل نقيش وكذا سناب تشيش بكم استثناء بشي بكين صوتا لبيت جماعة هرستا لللايفين ليوتيوبي اسماعيل الزوني شنال يوتيوب كي يخون اللايفهم حاليا لينك كي الاخواري هداك نكس دينا ناو لايف كي يلا بتابعينا زعما تر بسیار شتێکتان دەتان لە کۆمنتی بینووسن حالیان جوابتان دەدەمەوە دەربارەی هەر شتێکی بیتن تان بپرسن
چینە Be advised, gas is closing in. Proceed to the safe zone. تیوی ستیشن Enemy soldier incoming. Clear to engage all targets. ولا چێنە ئاگەشم لێنە باتمە خوار لە سەرێ بوو یان لە خوارێ بوو یان ئەوەرەی خوارێ نەبوو نا دوو نەفەرم تا If you survive, you earn your free. گەمە جانم نەکردەوە بەتەمامە بیکەمەوە ماوس و کیبۆرد کە بە ماوس و کیبۆرد من باشتر بوو کە یەکەم جار دەستنەکە لە وارزۆنی وە کاتی ئەم گرتنەوەشتم باشتر بوو بەڵام جارێ چاوەڕێی دەکەمەوە داپتەرەی بکڕم اینجا دەکەینەوە ماوس و کیبۆرد ژەگە بێت و باش مابوومەجی جاران خارە تولو هەزنایی کامپەرە جێم لە دەنج پێی بووی کەم جا چۆلای بە زوای دەنگەکەی لە بە ماوەشی درێژ بڕا لەبەران دێ ناوزان لێوێ دەنجی خۆم مەزبوطە ئێستا حالیان ئەمەدەک نۆیزی هەیە شایەت لای بەگی بکەینەوە حەز دەکەم ئێستا باشترە بەهەوە دەرەجەیە بی
کاناڵە جەمادەوەی لایکی لای بکەنە کە با لایکی لای بکەی دەبێت هەستانەوەی سەبسکرایب نەکرد با سەبسکرایب بکاتن بەروار پرسیارێک و هەر شتێکتان هەیە لەسەر بواری گەیمینگ بپرسن لێرە وەڵامتان دەدەمەوە بەبێ مشکل بەسەر چاو بێکەوە یاری دەکەن کاکە عەلی ئایدی خۆتم لە بۆ دانێ پاش ئۆگەمەی ئازت دەکەم Gas is closing on your position. Suggest you get مشکلەکەم ئەوەیە هەروچی باز دەکەم زۆر شارەزای ناوی یاریەکەی نیمە لەبەرادێ زۆر لە مێژنیە دامنایێت و هەر دوو ڕۆژێک دەبی دامنایێتەوە زۆر یاریم پێ نەکردم هەمووی پێنج یاریم کردی و نەکردی enemy soldier incoming. ئێرانە بزانی شەڵ دێنە دیسە هیچی ناوی یاریکەی گەلێک زۆری جەهازم بکەم بەندە کزیکە زۆر زۆر بوو دەنجی جنە دەنجی پێشتان نابی وەفتامۆ نەفەرەی دەمەکەی تر تەقەم لێی کرد هاتەوە ناوی ئەوجا نازەم ئایا کامپی کردێ نەیکردیا بەژێت کوێوتم کرد تاو کاکە عەلیجان کەمەچکە ئادت دەکەم باشۆکەمەیە ئادت دەکەم چینەوەری ئاها ئەوم نەفەرەی ئەوزان بەسەر هێنا دەنجی پێیان دێ نازان لە خوارێنیان لەسەر Gas moving in. کەسی لێ دیار نەما لێرە چ بەو جۆ فوتفێلان دەخوا لێرەش ئیش خۆی دەکات
دمو معقولة يزولش بينك Enemy UAV overhead. حافظم عالی رو Enemy cluster strike. So now Take cover. orada olma finish finish ولا ما بس بينهم ولا ما هو الصفر قول مديت لا شيت ساكتة بيه أنا نتيس نمزاني أو قبول خادان سنايكر نعطسك أنا باشا بعد هذا أو برا فيرا جمدو قصدكم لو ناوي نفر تشيليبي أو نفر نبو والله يوم زي نفر بيش بو نفر لا يوشري سيغش بخمي هاي هواء تجلى نقول لها تجلى بينه أنا بينه Welcome to the Gulag. If you survive, you earn your freedom. There's a fight kicking off. While you wait, feel free to give these wankers a proper cheer. يلا صاروا لايك خدان لايك اشي لايفك كيف كانوا شير لايفك كيف كانوا ابو برادر كانت عم بدير Fight's ready. You're up next, mate. Get ready. بص ريمان Win here and you return to the front line. You lose, your fight is over. Time to earn your freedom, soldier. كرة توتشيت هركي لك شي جوانب ولا لا ياخد عن كليب كان باشا زمان Enemy UAV overhead. هرقي
معقولە هیچی پێ نەکات؟ Moving. هیچکیان نازم لە چێن درەیە یەکەچکە هەوتەقەی لێ دەکرد خدەنجی پێشی نایە لە لای من معقولە؟ زارە بچینەوە و برای ئاتکەین وڵای باش نیمە تشخرا غلطك اكاونتي واذا اقرب والله اكتيفيجن غلطنا بموقع باید شون لازم رو چرم بیکنم لو طبعا مسيلو كاك علي وانا وكد نظن نادت من اهيكت ليت كما كان نايده زين بي سي تاعي كاينه نايده فقلنا اتو هذا تشلبون منيره اسمع لاسو ختي خواري وايتي ي بلاي ستيشن كم هرو ناوي اسمع لاسو ختي خواري وايتي ليش ما قلت كشارة زي قميني ما يشتغل قمم نارم موندم بينا كريه لباندي شارة زاني من بجواني
باز لە بۆ ئادەی وەر ئادەکەی وەرگرین ناتی ئادەم لە ناتی هە لە بۆش لە کۆمنتی دەنووسم ئێستا لێرە شتێکی دیکە نا لە پلەیستێشنیەوە ئیسماعیل وایتێ سپەیس وایتێ بورە بۆ شێوەیەکە لە کۆمنت نووسین ساین کاکی یوتیوب تۆ هیچ فکر ناتۆ زۆرە سەگەمەی السلام عليكم دەنگم دێ لە لای تۆ هۆکاری چێتم بمنێ دەنجی توش لە لای من نایە لەبەرەوەی ببوورە کاکە عەلی لەبەرەوەی ئەم دەنگم لەسەر پیسی دانایە لەبەر لایڤەکەی لەبەندێ ناتانم
دەست پلەیستێشنی نییە حالیان هێزیە دەگەم لەسەر پیسە بەس ڕاوەستێ بزان بە دەستخۆنی قسە لەگە بکەم Warm-up's done. Time to kick this off. ئێستا دەنگم دێبرام تلفۆنیش دانێ بدەن شێری دەبرێت و ئەڕێک ناکەویت Battle Royale. Mark the drop point for your team. You'll lead them in. Be advised, gas is closing in. Proceed to the safe zone. پاش نایدی بێکان دەگەمەی دەکەیت Eliminate all targets in the AO. ولا بس لين درجي بي اوه تايم اوت يقول بزان فريا بري Enemy soldier incoming. انا عندك وش اسمه السرسر بانا كذا بلاش لي تيجي قدام اوه باراشوت Enemy UAV overhead. Enemy launched an advanced UAV. We're exposed. بريان مرة استنى الزوج برم برم او صاروخ انا Welcome to the Gulag. If you survive, you earn your freedom. Fight's ready. You can practice your aim while you wait. Taunting your enemy is an effective way to get inside their heads. Soldier well placed. There's a fight kicking off. Get yourself sorted. You're up next. Listen up, soldier. Win here and you return to the front line. But if you lose, you're done. Time to earn your freedom, soldier. معقولة تركي شغلت هولا نسلي انا
لایڤەکەی دەینەوە جەمال لێرە کۆتایی بە لایڤەکەی دێنیم هیوادارم لایڤەکەتان بەدڵ بوو بێ هەرچەندە دەزانم گەمەم زۆر خراپە و هەروە شارەزاش نەبووم لێی بەڵام هیوادارم هەر بەدڵتان بوو بیتن هەتا لایڤەچکە و کاتەچکە یان ڤیدیۆیەکی دیکە بەخواتان دەسپێرم و خواتان